ئێرە هۆڵی وەرزشی ئافرەتانە و ئێمە بە خێراتنی ئافرەتەکان دەکەین و یارمەتی ئافرەتەکان دەدەین لە بۆ ئەوی چێشیان دادەگرن و جێگای دەستخۆشیە کە ئافرەتەکان زۆر ڕویان لە وەرزش کردیە و هیوادارین لە داهاتوودا زیاتر ڕووبکەنە وەرزش چونکە دەبێتە هۆی ئەوەی ئارامی دەرونی و سیحەتی و تەندروستێکی باش بە هەموو خەتاکێکی لەو خەڵکانە دەبەخشیت. وەکو ئەو یاریزانانی کە سەردانی ئێمە دەکەن چ لە هەندێک مەسموحەتی باشیان دێن بۆ لەشی خۆیان جوانکەن بۆ پاڵەوانەتی و مەسموحەیەکی باشیشیان دێن لە بۆ هێز و لەش و تا ئێستا ئێمە یاریزانمان هەبووە لە ئاستی کوردستان لە ئەسەر ئاستی عێراق بەڕاستی زۆر جار پیان حەزی بووە کە قەزایەکی وەکو خەبات ئەم یاریزانانی چۆن لێ دەرچووە. من لێرا وەکو سایقێ وە شۆفێرێ کارەکەم ڕاندە بێڵم بەیانیان کە سعات 8 ڕۆ بەکارەکەین تا 5 ئێوارە دوایەوە ئەم ئاسنا لە جنوب و لە ناوڕاستی عێراق و تێبوێرە جاروا هەیە ترێریەکان تێن ئیزافەبارێکی هەیە ئەو ئیزافەبارانە داخێن جاروا هەیە کامل لێرە دایەخێن ئاسنەکە جایمە دوای ئاسنەکان بارەی تلێریەکەینەوە دوایەوە بۆ معمەل بڕێ لە معمەلیش دوای ئەیسووتێنن زەوبیەکەن کە بۆ ئاسنێکی تر بەکاربێت. ئەم پرۆژانە هەرچەندە بچووکن بەڵام بایەخی زۆری هەیە ئەتوانم لە سێ خاڵە گرنگیەکانی باس بکەم. خاڵی یەکەم ئەوەیە کە ڕیسایکلینگی ئاسنی بەکار هاتووە کە تێکەڵی خاک نابن و بۆ ژینگە زۆر بەسوودە. خاڵی دووەم بژێوی ژیانی زۆر کەسی لەسرە و خاڵی سێمیش ئەوەیە کە ئەم ئاسنە لە وڵاتی خۆمانە بەرهەمە هێنرێتەوە بۆ کێرەستەی بیناسازی و دروستکردنی شیش و هەروەها نرخی ئاسن دائەگرێت و بەرهەمی ناوخۆیی زیاد دەکات. أبد كانوا موبيليات برا عم تشتت ناف مالت فروشن قنابات هاخم خمسور مستعام طابلة تشتت ناف ماله فتر بابت ما موبيليات كمي سال تاغما بيكو زافا وقمصوران فينا يا ناف ماله نکه تشتی هری چتن تشتی بیکوزاوانن تخمید بیکوزاوانن بهرو بتر مثلا صرفیات نکه یا سر تخمید دو نفری هی